شو بركاني تجي باستي دا قران سوا قران وتجي خونكن وآوا خوني هاتا بسر كل هيدا بديني بيدزي أفبازي بيد عربي بيد كوجي والحاصل حمود رابهن يد كوجي سنجا عباس دا كولان شيكرن وآوا قلاجيا وهالفطنة وقلاجي خزنا سنجا ينالا بلينالا شارك شيبو وردا قلق دستلان الواقع لبتن تقول واقع لبتن يعني يكشتبانها آوای چی کن و شوری خود خستن و نوگا بر خدا نکرد. تماشاوان بینرین ودان دنباش. دیرو که مایا کردی بابت دیسا بابت کی نافدار. گلک کسی مای تمندریج بیستنا و یکو دیرو که کردی کلیجی که کربی آواجی بیستیا. آوا دستانا کلهادم دم. دستانا كالهادم دم نافدارا بقلق رنگا نافدارا ببويرين ديروكي سياسي جي نافدارا وبويجي أخوا ودچيروك وأفساني مهي كريدة جي بناف الجباك عمادا بقلق شو بركا دا حاتيا قوتنجي ودفرتوكي مهي وكان هاما قوتي ويجي جي كالهادم دم جيخوا قرتيا بخوارتي اب کل هادم دم چروکا ویچیا و بابت ویچیا کل هادم دم خوا کل حق گلک سنگرایا گلک حسنایا دکبیر ولات کردستان دا الهرما گولا ورمی یبن گولا اورمیا لورلات کردستانی بکیب ابدستان گریدایا به میرخانه چنگزیری بگریدایا میرخانه چنگزیری جان به لب زیرین دست زیرین یعنی دست کیوی سعی زیر بو و دستی ترکی وکا دستی مروبا گوشت بون چما بود دستان چما جه گرتیا و اب میرخانه ها چما دستی و زیرین صدام هنا و ناواروک هیا و بویر هنا شخوا دناب ایلا میا کرد برادوستی دا آب هوا برگو میرخانه چنگ زیرین عشیره میا کردیا برادوستیا و عشیره میا کردیا برادوستی عشیره که نافدارا جهوی هیا نها شخول باشوری کردستانی جهن هنه پی گلک دیارن مینا هرما برادوست و مینا چیای برادوست اب جینها باشوری کردستانی حتی ها خودی جه و خودی چاندا بوی رنگی میرخانه چنگزیرین ناوینا تایبت ناوینا عمر بو ناوی عمر بو شخوا بریا گوره گولاور میا لهرما باکوری کردستانی بو دبرا سرحدی بو دبرا سرحدی و خویایا جوانک بو وقتی دستان پیرچی بوی و برخدانا کله پیرچی بو هنگی 23 سالی بو خویات که بریا 23 سالی جی چند ساله کی جی جوانکی ولو میر بو جهوی هبو و خویات که ناب ارتشا عثمانی دجی بو چما ارتشا عثمانی چما عثمانیه فرماناوی آنی و خواستن در بکیلیخن ابجی وکاتب چه بگریدایا بمیرانیاوی با بگریداناویا بجباکاوی با بکرپرواری بگریدایا جبر خاطر گو عثمانیه لحات روکمانجی گوتی لحات غزبه و خواستن بگن و جیر ریکرن وقتی گو جیر ریکرن رهسپیه هرمه یه ناسوی آمی باوینا لبو نشتن وقت ام عمر ریکنا عثمانیارا وکات عثمانیانو یکن زندانی دا دیانو ابدار بکن لو را بجای هری باش امینا نریکن کا عمر گو کا که گو لی وقتی گو عمر جی بمین الگوند و من نام الله بیس ارتشا ترک و ارتشا عثمانی ولی و طول الواحل دی و قرکرنه بکشنه و ایران کرنه چرنگی به عمر ببی گوت نیا هری باش و عمر جی خوش خورا کرده بریار گوش هرمه کوچ بر بی بخو و مالباطی خو و بخزم خو دی و بابی خوانا ناسی خو کسی لیزم یه هری نیزی چندکا یه هری مصر حد خو برده خواه بری خدا رولات چو رولات کردستانی پازی واجی کری واجی بوارانا و سوالی واجی بوارانا کردی می برینا سوالوانیت کرن پرانیاوانا کونی خلکودانی نیزیکی سگدرکی نیزیکی گولا اورمیا لویدی دانی او جیانا خو بردوام کرد الویدری بویر و ناواروک تیوه گوهستن
تێکیلیە دەستانێ بە سەفەویە بە تێکێدان بەتایبەت بە عەباسی سەفەوی بە چ ساڵێ بوو 1608 زاینێ بوو 1608 زاینێ ئەو دەستانە کەلها دەمدم قەومیە دەبێ حاجی عەباسی سەفەوی بوو بێجار ناژێ سەر خۆت گەرا دەچوو چۆلا خۆ ڕەوشەی ناسکەیەکا ڕەوشە دەوڵەتاری کاپ چ ڕەنگیە دەبێ خۆتکرە بجلەی بازرگانیە خۆتکرە جلەی میهێوانە خۆتکرە جێ ێوارە و چەندەدان دۆراخوا و دگەرەها لە ڕیا و دەبەرە دگەرە هاتە گۆلا وەرمە مەدا گۆبا کۆنەکەی دوێ دەریا قەی وەستەها بوژی تیژی بوو کە وەرحاصل بچ ڕەنگی چاکۆن کرد چوو بنێکۆن مەزا گۆبا خۆرتێکی بنێکۆنە و ماڵ باڵتەکە خۆرجی بەردەڕابوو بە قەدر و قیمەت خۆرێزانێ شاها و شەهری خۆرت ناس ناکەی نزانێ بۆ کە خۆرتێکی ناودارە عشیرە برادۆستیە دەبێ چوو پێشاهینە ئانی ڕووناند لەوە ڕوونشتن و شاهی نابێژێ ئەس شاهی عەباسی ما لەو ڕووناندن و خواردنەژێرە چێگر و بە خواردنجێرە ئانی بوو مەسەلا چغارێ شاه عەباس قەلووناخوا دەرخست قەلووناخوا داگرتن گۆ پێخی بێ عەمەر ڕاهێشتە پەڵەوسۆتێک ئاگر و پێی قەلوونای دەستەی خوا پێخست بێخۆی دەستەی خۆ بێ چقات سەوتیژی دەستەی خۆ نەدا عەلیکی لەوێ شاه عەباس وە چ خۆرتێکی جەگەرە ولو کەتە لید ئەمیرانی هەنێ ئیدە خاتژی خۆزن چوو پیشی گۆدهازی دیسە سەردانە ئەمەرد کرد بێجارێکا دیژی ئەو ناو عەمەر وەکە دۆستا لێ هاتون گۆ هاتە هەرێمێ ئەو ناو عەمەر دەکەن سەر خۆدگەرەهان جارێکە چونە جەمکردیە پەسێ ئەحمەر و لەم شیبانینە شیبانی بلورێت خست ئاینە جواتە خۆشی زەریکە شی ژوار ئانی شیرێ خۆجی بەخوارن شیبان بلورا خۆلجەم وانە هەشت و لە کەویا بلور دانی سەر کەویا زەریکێ و چوو پەسێ خۆبە حەجی شیر و ماستە تەبزانن جانە گۆ مۆت خۆی جانە لۆ لاشەیەکی تخەوخێت خەو بەچی بێشە عەباس خەو بەچوو وقتێت خەو بەچوو و عەمەر لێ دەرێ ینی میرخانی چەنگزیری لورە مەزێنێ گۆ میرۆکەکە کاکێزەکەکە تێ چێسکەویا زەرکێ بکەویا زەرکێ بەدمەشێ چێت کەوێ بلورێدا و بلورژی قەی نێزیکی بێهلا عەباسی سەفەویە کەوێ بێهلا عەباسی سەفەویە وقتێ گۆ بێهلای تغتغێ بەجنقی ضرابێ سەرخوا عەمەر بێخێرە شاهێ من دەبێ خەونەکدی نەخۆشە بێ خەوناتە چیە مەدی ڕۆژێکی ڕۆژا یەک المەدقۆل بێ وێ شاهینشاهیا مستەینێ دەبێ عەباس بێژێ فەلا عەمەر بێ ئیشە خودی خەوناتە خێر بکێ نەتشتەکە خەون ئەم هەموو کەس خەو نابینێ پێشترا عەباس شاه عەباس بێ چماتل با چوولای چماتە نایە جەم ئەس جەهەکی کارێکیش تەر نابێ ناو قەسران بدە ناو کۆچکان بدە وی قایل کێ دەبێت ئێخێ سایسێ هەستەی خۆی تایبەت یە هەسپا یە کۆچکێ یە قەسرێ عەمەرجی سایسە دەبێ هەسپا دەبێ چولی هەسپا تێنێتی خێ گۆ پێدا بەجارێکی چولیە دزن تێنا هەسپا دزن هەسپا قەی کەهانەک وادانە دەبینی خوتێ دزتێنە هەسپا و هەسپا دەبن قەی عەمەر دەستپێکی بووە نەحسایە ئەوێ گۆ دیتن گۆ هەسپا هاتنە دزین تێنە شاه عەباسە بین بێ وڵا هەسپێتە هاتنە دزین بەبێ شاه عەباس گەلێکی حازبینە خوا عەمەر بەروا چتکێ کامێرانی عەمەر کازامتی عەمەر عەمەرجی ئەمەرە چورەکای نەخوتە بینە گۆ هەسپەی دچن شوورێ خۆ دەتخی کاشوورە کا خەنجەرەکە دەخرێت دێپەی دەزا دیگهێوانە نێرە بجەگەرە دەدەینێ دەینێ دیزی ئەف باڵێ وید ئاردێ وید و کوژێ وەرحاصل هەموو دەڕابن یەک کوژێ کوژێ و هەسپەی خۆ تێنێ هەسپا تێنێ گۆڤا شاه عەباسی الهیبیای قەی عەسپی الجەمعی بقەدر شاه عەباسی سەفەوی با الهیبیای وێت قەهەرێ و هێ نەگهایێدا سەردەت ئاهەست بێ سەرد هەلبێ تە چلۆتە کا هەسپێتە چلۆ هەسپێتە ساعتە دەزین بێرەنگیانێ عەمەر دەبێ شاهێ من هەسپ وێت گۆ بێدەنا بە شاوت گۆ بێدەنا خەڵک بێتە دزین بێ مستان و هەگەت باوەڕ نەکەی ئاوا ئەزهاتمە برینا چنگیوی گەل لە کوور بوو برینا چنگی لە کوور بوو شخوا مەسەلا چەنگ ژوێ چەنگ زێری ناوی ژوێ چیرۆکێ دەست پێت کرد ژوێ خاڵێ دەست پێت کرد هەنێک بێژن ئەو برینا چنگیوی نا هەنگی ئاخفت و ڤەدا و بوو نەخۆشیە پیست تەختۆ ڕاژێ کرد دەیلا وی چەنگی شاه عەباس چەنگێکی زێر ژێرە چێ کرد دەستێنا خەلات کرد و هەنێک بێنە دەماگۆ عەمەر هەنگی کا 20 ساڵیا خۆ کا 40 ساڵیا خۆ جەم عوسمانیا بوو دناب ئارتێشاوی دەبوو قەی سەرۆکی تیمێکا کوردی بوو
هات نشري عمل بقي كرد اي باشوري كردستاني مخابن أمر بمخابن أو جي كرد أو جي كردا بدوي شريدة دستي عمر جيبه معبوب دستكي دماغ هات جم شاه عباس وهالو جي روجي هاتي بو شاه عباس هي حاجة كر وتشاوى بدستكي بلابو دستكي جيرة شكر للبدر عمل دي وقت يقول شاه عباس ولا بيدا غيري بيدا قحري زاني بقول نلقور نرخيبي أبيكات كان جيبت البرمنات أواقع بيجي قلت شاه عباس قلت خوازم از بقر ما جيه خوا خوازم از بقر ما جيه خوا از بقر ما بداقو از تليديتم قاقوني ملي از هالمبي حريم خوا از ومع البعطا خوا وكاكسي مدمرا خزمو كحريمن أم هل جيه خوا جنب ولا وهميها دبي شاه عباس قلت إذا وما از چتخلات من بيجي هارو الجمعي دلسوز أو يجيب زعنبون تشتك جيه خواس وقلت شاه عباس وهم بقاسي جرمي قاقاكي عارف بدمن شاه عباس وجرمي وجوقي حناقاتكي جرمي قا وهم عارف بقاسي جرمي قا اشتراعات وأوي هات شكر بزعنبون ما بستكاويها جرمي قا آني وقت طازر رافكر حمكر طا وبابا وشو العربية زيقا ولا أورميا شقا عرض قد شخورا كرا وكا جهكي بالجهكي وما أنا وشو بنزيقا سيصد خواتي كرجي خوارا بربو جغني ناسي خوانا ولازمي خوانا وبعض خو ودايقا خوانا دبيو دلويدي جيانا خمشا وبو ميركي عشيرا خويا برادوستي يا الهريمة أورميا وتيكيلي دي سمانا بشاهي عباسرة تيكيلي شاهي عباسرة وتشتكي دي شاهي عباس خواست قو أستخوازم كلها كخوا آباك شاهي عباسي قد يقول كلها كخوا آباك اللي أويجي كلها بنجه فرح كلها كمازنداني وشخوا برياويجي قلقا قلاجي دي كرت نقباوي نقبا شاه عباس تجي عازدون هنجي شاه عباس قدرينات قرت خواستن قوجي دور بكري وقت يقولها كله داني قلنا خو أفخوا زي من دولتك تشيكي بميرشينك تشيكي من دولتك يا أو جي بميركك وميركي بهرمي بتايبت مير بوداقي أذربيجاني كي سهلان وجغني ولو جي عشيرة هرمي جي عازم لقبوات ده بالسلطان نشيبون ومثلا كسايتي دستلات داريا شاهي عباسي دجي خوشي عازمو وشخوش آلكي دي بجي مير خالد چنگزيرين كردي سنية نشيعية وشخوا الصفوي جي أبجي خالك الصفوي كردي شيعيبون مثلا شيعة والسنة جي كتب مثلا دا شيعية جي عازبون أو ناكوكي بيشا خيدة جي هبون وشخوا مثلا دي تلك جي كرد جي ميلك جي كرد حالو قدر وقيمة شدي كين شيبون وبس سنغا عباس دا كولان شكرن وقلاجيا وهالفطنة وقلاجي خزنا سنغاين على بلينا دجي من خانة شنزين وقود ندقو أفيك الهيتشيت كي هالو آصي بلند ومظن وخد وخاطر روجك سهلدانك ديجي تبكار بيني ووقت يقولوا قوت نجي أو خونا عباسي صفوي جهات بيلاينا وقت يقول بيرا شير بخواري أو كيسكا كتيب بيلاينا قوتي يكي البلمرابي شاهن شايان المسلم قونا خوابا خونا من راستا إيه قد ذي أم ذي هزاي بشكين وما تشكن وما يجرب بلاي تشكن تشغالها تشكن مجودا تشكن بخاطر نفعل به وما هنجا تاجير تشكن قبيك ناي دقنا أم شرين هبكن تشكن دوي شاخيدا جي جلال كردي جلالي هبون ودرتا عثمانيين قباضة ناكو كيتشيبون عثمانية فرمانية جلالية آنيو فرمان 20,000 جلالية غير عثمانية بعضهم بخل الهرمة إيراني قرتون يا صفوية قرتون وقوت نقول أمي 20,000 جلالي لجم ميرخان وهرماوي أمي بجهكن لو رابجا نامة جير ريكن رابو ميرخان شاه عباس نامج ميرخان ريكن وأمي بأن جمتا أو قيمة خوزادي بوقتي أفورن ملطين بلكي قبول نكي كسي ولو بيان جاندان من عشينا من جنا من قيمة خونا آني خص آرام بميرشيناينا رابو شاه عباس هيز كريكر بوا جلاليارا سروكاتيا هيز بيا حسن آغا سروكي هيزيبو وقت هيزا لشكري تشوبوا جلاليارا
بۆ هەرێما میرخان بەرخوادان کرد میرخانی ئارتێشا خۆئانی و شەڕ بەکرد بە حەسەن ئاغادا و جەلالیژی لەناو ئارتێشا حەسەن ئاغادا بوون شەڕێک چێ بوو کوڕدا گەلک دەستلانی پێکانین و شەڕا دەبسەرکەتن و کوشتیە سەفەویە ئەوەی حەسەن ئاغادا لاشکرێەوە مانە لە عەردێ شکستن بەگەران هاتن گۆ وەڵا هێزامە هاڵ هاتە سەینە ڕابوو شاهێ عەباس هێزەکە هەری مەستەفێکانی بسەرۆکاتیا کێ بسەرۆکاتیا معتەمەد الدەولێ یەکوت بردنە وەزیرێ هەری مەزن الوەزیر الأعظم وەزیر الأعظمجی هێزەکە هەری مەزن بن و حتا ئارتێشا ئازەربەیجانیش تەبلی بوو ئارتێشاوە عەشێریش تەبلی بوو هێزەکە هەری مەزن ئانین و چووکەتنە شەرێ میرخانەی چەنگزێرین و برای مای عەشیرا برا دۆستیدا شەڕ گەلک مەزن بوو شەڕ دۆم کرد هێزێ بایدی گەلک بوون میرخان هەواری گەهاندا عەشیرێن کووردا مخابن گەلەکانی کاری بوو پێ بەوەرێ بەرخاتێ ئەوا دۆراکەل هێ دۆر پێچ کرد دۆراگەل هێ دۆر پێچ کرد و دۆراکەلێ ئاسێ کرد و حتا بێجا شەڕوانی کورد خوا بەکشاندن کەتنە کەلهێ خۆشی مەڵنە و سەرێگەرەکیە لێژ کەلهێژی سەرکەوتنی هەری مەڵوو پێکتانی دژی ئارتێشا سەفەوی ئێوارەش کەلهێ دەتکەتنی ئێریسکردنەوانە کۆمەی کەلاسە دوواچێت کردن و بەگران هاتنە کەنە کەلها خۆدا وشکەلها خۆشی ئاگر و تشت ئەونا ئێوارە دابێتە نابووە ئارتێشەوانە چار هەیوا ئارتێشا سەفەوی مال دۆرا کەلهێ دۆر پێچکردی بوو لێ کەلهێ بەرخوادان کرد خواردنا کەلهێ زەح بوو ئاوا کەلهێ زەح بوو پێی نەتێشا حتا کەنگی حتا بێژنەیەکیش زلامەی میرخانەی چەنگزێری ناوی مەحموودەی مێرگانیە محمودەی مێرگانیش ئەوجی چیرۆکەکاوی بە میرخان ڕەهەیە چ چیرۆکاوی نایە میرخان بەریا ساڵێکی بەریا 4-5 ساڵە پەی گولبەهارێ ئانی بوو کەچکەکە کورد بوو دوێ لایقی هەبوو گۆردیرۆک بێژێ ئەو محمودەی مێرگانی قەی دەخواست گولبەهارێ بێنێ یان چڕی چاوی خۆبەردا بوو گولبەهارێ و قیماخۆ پێی نەتانی ڕابوو لێبوو کین ئێواری بر شەوێرە بازە هاتە جەم ئارتێشا معتەمەد الدەولەیە وەزیر الأعظم هاتە جەم ئارتێشە گوت و بۆ چقاوە بێت دۆر پێچکە و چارەیوانە گوت چمانێ گولبەر مونەتێوە هەیە و ئاواواش وارەتێ و ئاواواش کوتێ و ئاواواش کەحنیکێ کەحنی سەر کەلهێرێ دەرا هەنەیە ئاواواش بێتێت کە بێ قازانێدا و خۆپێ بەردەوام کرد چکردن پارێزیە سەفەوی مەگو سەفەی کۆکەوە خۆ کووردە دیرۆکەنێکی لێکۆلی ژێرت بێ چکردن چوونە بەرکانی تژی پاستێ دەگۆراندن سەوا گۆران و تژی خون کرد و ئاوا خونێ هاتە سەر کەلهێدا ئاوا قازانێوانە تشتێوانە هەمبولەوتی نەمەکاری بوو بەخۆێن بووی ڕێگی کاری چه ئاوا بەردەستی کە بوو 21 ڕۆژێژی بەرخەخستن بەرخوادانێدا و نەئێشان حەت وێ داوی بووبانەوێت نەبووبانە شتێنا نەخاسم لێ دەبێ نەروینا خودێ بقەدەرا خودێ وشخوا دەستپێکا زستانێژی بوو دوێ خودتەعالا بەرف و باراندا ئەو بەرف هەمەکردە قازانە کەلهێدا قازانە کەلهێژی هەبوو مەزن و تێدا دەوساندن تژی ئاوکرد پێ بەرخوا خستن نەشکەستن سەفەویە هێزاخوا خوارتر کرد گوبا نەشکەستن دەبێت هێزا لەشکەریم خوارد کرد دەست تۆپاکردن و ئاوێت نەوانە دەبێ سەنگەرە قەرە بەگ ئەوی هەواڵەی میرخان بوو دەبێت ئەو خراکردن بە تۆپا خراکردن و کەلهەکادیجی خراکردن سەنگەرەکادی و بەدەمێرە کەلها نارنجی خراکرد بەدەمێرە خراکردن و سەرکەوتن پێکانین دژی میرخانەی چەکزێرین و عەشیرامەیە برادۆستی دوێ دەمێ دەژی شخوا گولبەهار هەبژینا میرخان ئەوێژی بە ئالیکاریە ژنێن کورد دکەلهێدا پشتگیریە شەڕوانات کرد و ئالیکاریە شەڕواناتکردن و شخوا سەرۆک وەزیرێ سەفەویای دوێ چاخێدا مر محەموود بەگ بێک دەلی ئەو کەتە جهێوینادا
ئەو کە تەجهێبی نادا سەرکێشی کرد شاردا و یێ بیربۆداقی ئازەربەیجانیژی ئەوی ناژی یەگوت بە ئارتێشا خۆ تەلی ئارتێشا سەفەویە ئەویژی سەنگەرەکە دیترکێژی خراکە لێ خراکردنا سەنگەرە لێ بەرخۆدانێدا زێدەبوونە هێزا دەوڵەتەکە و مینا شاهینشاهیە سەفەوی و میرەشینا میرخانەی چەنگزێرین نە هەفسەنگی نقەباوا دەکەیم و بەرخۆدانێ بە دەمێرە سست کرد چما سست کرد هێژماراوە و هەبووناوە و خلاصکردنا ئاوێ نەمانە ئاوێ و کێبوونا گۆ مونەترە چێر بێ و بە کوشتی و شەهیدێک کەتنە ناوانادا دەبێ لکێمێ خستن بەریا هەنگی شاهینشاه لێبوون عەف و میرخانێک چەنگزیرە دەیکرد لێ میرخان شانازیاخوا سەری خۆ نەتەواژیرا دەما گۆ دیت بەر تالانە چێ بەر تنەبوونە چێ قیما خۆ بەرا دەستکردنی ئانی لێ دوێ داویا بەرخۆدانێدا پشتی گەلک مێرخاست پاکەڕەوان کەتن و جەندێکێوە و لاشێوامانە بن دیوارێ واکەل هادا و دیکەل هەفسەرەوادا خراکردن ولبەهار و هەردوو زارۆکێ خۆ بن ڕەشێرە شەوێ دەرکەتن شخۆر ناڤەرۆکە کەلهێ و بەرخۆدانە کەلهێ و سەرپێهاتیە کەلهێ بهتر گولبەهار بەلابکردنش خەلکێ دەگوتنا دەبێ بەرداوی سەفەویە قیما خۆ ئانی گۆ میرخان و شۆڕەشبانێ خۆرا دەست بکەن بێ وەختێ خۆرا دەستکردن و پایا بوون کەلهێ هاتن دەبێ دەری مەیزانە گۆ لواقلبتن تێگۆ لواقلبتن یانی وێ کوشتبانە ئەوای چیکن وگە شوورێ خۆ دەرخستن و نوگا بەرخۆدانەکردن حتا بەرخۆدانە داوی دەبێ هەموو دەبێ کەلهێ کەسێ مایژی جەندێکێوە حتا نابێ هەستەوە هێت بن کەڤر وڵات و خۆلی یاوێ وێکەر هێدەیە یانی دەبێ ئەو کەلهێ بۆ مینا گۆرستانێکی جوال لە هەنگارە و ئەو گۆرستان نها هەر جەمات نامە کوردادا مینا سمبۆلێکیش لە هەنگی بەرخۆدانێ و مێرانیێرەیە بەرخۆدانە کەلها دمدم ما چاند ji کوردارە ما مێرخاسیش کوردارە ما سەی و دەرس وانە ji کوردارە حتا ئیر و کوردێ بەخۆ پێشاناتەوە پێ سەر بلند بکن و ما ڕووپەلک سپی زێرین ji دیرۆکامەیە کوردی وەکە مینا بە سەدەی لە هەنگا و بەرخۆدانە هەیە کوردێمە پێ نافدارن بە سەربلندایی و بشانازی دژی داگرکەرە و دژی منە لە یاکەلها بەرخۆدان دمێنێ میناکە گەلێکی بارکێش دیرۆکێدا ji ber ku canfidayîkeka gelek astawî na bilind bû heta dilopa dawî ji xûna xwe berxwedan kirin û sernibzayî ser xwe nepecirandin û qebûl nekirin. Hêjan û jêderê me yê vê destana ma ji xwe ema meşxitiyareka la jî bihîstiya û pirtûka wêjeya Kurdî ya devkî Mamosta Alî Cezîrî xweşik behs dike û nameya projeya Ordîxanê Celîlî yanî Rîsala texerruc Ordîxanê Celîlî yê Kurdê me Sovyêta ew î sernivîsandiye û pirtûka Stranên Çiyan ya Casmê Celîl û pêşgotina bi navê mêrxasiya Kurdan di kelha dimdimda Mamosta Ezzedîn Mustafa Resûl ya gojê Mamosta Casmê Celîlî ra nivîsandibûn û dîroka Cîhana Arayî Arayî Abbas bi Erebî bêje Tarîx Alem Arayî Abbas ya kêya Skenderê Menşî wî çaxî sax bû ew xwe nekurde jî lê evî jî hinekî bi wijdanî li ser nivîsandiya û pirtûka beşêrekî ya Kurd û Kurdistan ya hêja Mihemed Emîn Zekî evî jî xweşik bi rengekî dîrokî bi belge evî jî sernivîsandiya em hêvîna Mesûdek dîsa dabê dîroka xwe me dîsa roniyek ji roniyê wê ji xwe re zelal kirbê me dabê xuyakirin û sûdayê hebe
و دەماوە بمێنێ خۆش تەماشەبان و بینەرین ئاژانسا بەدەنگ.